سەبارەت بە موچە ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بووە هەمووی جێبەجێ کردووە کە دوایینیان 120 میلیارد دینارەکە بۆ ڕۆژی پێنجشەمە خراوەتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەموو ئەگەرەکان بۆن کە لە نزیکترین کاتدا موچەی هەرێمی کوردستان بۆ مانگێک خرج بکرێت. بابەتی 120 میلیارد هەرچەند بابەتێکی قانونی نییە چکە پێشتر ئێمە بەپێی قانونی ئیدارەی مالی ئێستاشی لەسەر بێ پشکی عراق لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە 50 میلیارد بۆ 6 میلیارد زیاتر تێپەڕ نابێ، بەڵام ئەمە وەک مەرجێک هەرێمی کوردستان ناچار بۆ لە پێناو دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەم 120 میلیارە ڕازی بێ کە ئەمە بۆتە هۆیەوەی بارگرانیەکی زۆر لەسەر خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بێ لەبەرەوەی عراق نەک موچەکە نانێرە هیچ جۆرە خەرجیەکی ئیستثماری خەرجی تەشغیلی خەرجی ڕەسمالی ئەوانە بۆ ئێمە نانێرێ کە ئەوانە هەمووی دەبێت لەسەر داهاتی ناوخۆ بکرێ وەلە ڕابردووشدا بینیمانە پێشتر پێش ساڵی 2014 ڕێگەیەکی تر هەیە لە ژمێریاریە دەتوانرێت ئەو بابەتە مەقاسە بکرێواتە ئەگەر ئەو موچەکەی حازرە لە سەر 120 میلیارەکە پەچی کەوتووە دەتوانێت لە موچەکە 120 میلیارەکە ببڕێواتە 120 میلیارد شتێک نەبووە بێتە هۆی دواکەوتنی موچە هەر کاتێک ئێمە بڵێن داوایان لە ئێمە کردبێ ڕێکاری خەرجکردنی موچە لە عراق دەستی پێکردبێ ئێمە لە ماوەی 24 کاتژمێرە 120 میلیارمان بۆ بەغدا ناردووە بەڵام بەردەوام دەبینین بیانووی تازە بەداخەوە ئەوەش بابەتێکی تر بوو ئێمە لە مانگی دوی ساڵی ڕابردوو ڕێکەوتنێکمان لەگەڵ حکوومەتی عراق و وەزارەتی دارایی عراق کرد وەزیری دارایی عراق بە واژۆی خۆی شتەیەکی دروست کرد بۆ تەمیلی موچەی ئێمە بۆی تووشی کورتێنان نەبین 13 تریلیۆن و 334 میلیارد دیناری دانا بۆ کۆی ساڵەکە بەڵام تەنها دوای 4 مانگ کێشەیەکیان دروست کردوتیان ئێوە تەرخانتان نەماوە دواتر بە مفاوەزاتی سیاسی کێشەکە چارەسەر بوو بەڵام ئەو ماوەی کە موچە تاخیر بوو بەردەوام بیانویان دەهێنایەوە بۆی دوو موچەکە نەدەن بۆ زانیاریشتان لە حساباتی وەزارەتی دارایی عراقدا موچەی مانگی 11 و 12 ئێمە واتە لە خەرجی مانگی 11 و 12 عراقدا هیچ دینارێک بۆ ئێمە خەرج نەکراوە واتە ئەوەی سەلمێنێ کە حکوومەتی عراق ئەو دوو موچەیە لایە و ئەبێت بە هەر جۆرێک بێ بیداتەوە و حکوومەتی هەرێمیش درێغی نەکردووە لە مفاوەزات و لە گفتوگۆ سەردانەکانە بیستەکە هیچ بنەمایەکی یاسایی نیە تا داوای زیادکردنی بکەن ئەگەر بەپێی قانونی ئیدارەی مالی بێ لە 150 داهاتی باج و گومرگیان بەرکەوێ لە 50 بۆ 6 میلیارد تێپەڕ نابێ بوو بەڵکو ئەوە بیانوێک بوو لەسەر ئێمە جێبەجێیان کرد بۆی کە هەرێمی کوردستان تووشی فشاری زیاتر بێت